بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان خۆشەویستان، گەنج و لاو بەڕێزەکان، لە زنجیرەی نۆهەمین بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە لە تەفسیری جوزئی عەممە لە سوورەتی ئەتتەکویر. پێسەرەتا چەند تەوەرێک لەو لە تەفسیری ئەو سوورەتەدا باز دەکەیت. تەوەری یەکەم پێداسەی سوورەت. ئەو سوورەتە ناوی سوورەتی ئەتتەکویرە، ژمارەی ئاەتەکان 29 ئاەتە، سوورەتێکی مەککیە، واتە لە شاری مەککەی پیرۆز دابەزیە، زنجیرەی 81 سوورەتی قورئانی پیرۆزە، لە دوای سوورەتی ئەلمەسەد تەبەت یەدا دابەزیوە. بابەتەکانی ئەو سوورەتە پیرۆزە، تەوەری دووەم بابەتەکانی ئەو سوورەتە پیرۆزە. یەکەم سەرەتا ڕووداوە چەند ڕووداوی کوچی زۆر ترسناک باز دەکات لە ڕووداوەکانی ڕۆژی قیامەت. خوای گەورە یەک لە دوای یەک کۆمەڵە ڕووداوێک باز دەکات تا باسی ئامادەکردنی بەهەشت و دۆزەخیش کۆتاییەکەی باز دەکاتن. خاڵی دووەم، خوای گەورە لەو بابەتی دووەم لەو سوورەتەدا کە باسی تێدا کراوە، داکۆچیکردنەوە لەسەر ڕاست و دروستی قورئانی پیرۆز. خوای گەورە باسی ذاتی گەورەی خۆی دەکات، لە دواییدا باسی ئەو فریشتەش دەکات کەوا پەیامنێرە لە بینی خۆی، ذاتی خۆی و پێغەمبەری خۆشەویست، لە پاشان باسی پێغەمبەری خوش دەکا صلى الله عليه وسلم. تەوەری سێم لە تەفسیری سوورەتی ئەتتەکویر پەیوەندی ئەو سوورەتە لەگە سوورەتی پێشوو. لە سوورەتی پێشوو کە سوورەتی عەبەسە، خوای گەورە سوبحانه وتعالى چەند بەڵگەیەکی بەرجەستەیی کە بە چاو کە بە هەستەوەرەکان ئینسان هەستی پێدەکا، کەوا بەڵگەی ڕۆن و ئاشکران لەسەر زیندووبوونەوەی مرۆڤ لە ڕۆژی قیامەت، کە خوای گەورە باسی بارانی کرد. بەو بارانە زەویەکی وشتی مردوو زیندوو دەبتەوە، شتی زیندوی بەرهەم دێتن. ئینجا خوای گەورە باسی دەرەنجامی بێباوەڕانی کرد لە ڕۆژی قیامەتێ، ئەوانەی ڕووگەشن، ئەوانەی ڕووڕەشن، هەردووچی باس کردن. لەو سوورەتەدا خوای گەورە ڕاستەوخۆ دەچێتە ناو ڕووداوە هەرە گەورەکانی ڕۆژی قیامەت کە زۆر سەخت و ناخۆشن کەوا دێتە پێش مرۆڤەکان. اینجا خوای گەورە باسی پەیامی خۆی دەکە بۆ ئەی ئینسان، ئەگە دەتەوێ ڕزگار بی لەو کارە ساتە سەخت و پڕ لە ناخۆشیە، دەستگرتنە بە پەیامی خوا، ڕۆیشتنە لەسەر بەرنامەی خوا، ئەوەیە سەربەرزت دەکا، ڕووگەشت دەکا، سەرفرازت دەکا. بەڵام وەڵڵاهی پشتکردن و واسهێنان لە بەرنامەی خوا ڕووڕەش و سەرشۆڕ و ماڵوێرانی دنیا و قیامەتت دەکا. تەوەری چوارەم ئەو فرمودەی دەربارەی ئەو سوورەتە پیرۆزە، واتە سوورەتی ئەتتەکویر. عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر خوا لە خۆی و لە باوکی ڕازی بی دەجێڕێتەوە، دەفەرموێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ ئەوەی حەز دەکات ڕۆژی دوایی بە چاوی خۆی ببینێت، با سوورەتی ئیذا الشەمس کوویڕەت و ئیذا السەماء انفەتەڕەت و ئیذا السەماء انشەقەت بخوێنێتەوە. ئەو فەرمودەی ئیمامی ئەحمەد و ترمذی جێڕاویەتەوە، شێخ ئەلبانی ڕەحمەتی خوای لەسەر بیتن بە سەحیحی داناوە. تەوەری پێنجەم مانای چەند وشەیەک لە وشەکانی ئەو سوورەتە پیرۆزە. وشەی کوویڕەت واتە پێسرایەوە، ئینکەدەڕەت واتە هەڵوەرین، سویڕەت یعنی ڕۆیشتن نەمان، ئەلعیشار وشتری ئاوسی زۆر بە نرخ، عوتیلەت وازیان لێهێنرا، ئەلوحوش گیانەوەران، سوجیڕەت گڕیان گرت، ئەلمەوئودە کچۆڵەی زیندە بە چاڵ کراو، نوشیڕەت بڵاو کرایەوە، کوشیتەت داماڵڕا، ئوزدیفەت ڕازاندرایەوە نێزی کرایەوە، بیلخونەس ونبوو یعنی بزر بوو، ئەلجەوار ئەستێرەی گەڕۆک، ئەلکونەس دیار نەماوەکان لە ڕۆژ واتە لە کاتی ڕۆژ هەراتن بزر دەبن، عەس پشتی تێدەکات، مەکین پایەدار، موتاع جێڕایەڵ، ثەممە لای ئێمە لەوێ، بیلئوفق لە ئاسۆکاندا، بیضەنین چروک قورچۆک، سوعیڕەت هەڵگیرسێنرا. تەوەری شەشەم لێکدانە و تەفسیرکردنی ئاەتەکان. خوای گەورە سوبحانه وتعالى لە سەرەتای ئەو سوورەتە باسی ڕۆژی قیامەتمانۆ دەکات. دەفەرمێ ئیذا الشەمس کوویڕەت، کاتێ لە ناکاو بە چاوی خۆتان دەبینن ئەی کافرەکان، ئەی بێ باوەڕەکان، کاتێ دەبینن
لەو کاتەدا ئەشەمس و ئەو ڕۆژەی لە ئاسمانە کوویڕەت واتە ڕۆناچی نامینێ دەپێچرێتەوە، ڕۆژ دەپێچرێتەوە، یعنی ڕۆژ مهمەی خۆی کاری خۆی نامینێ. ئەو ڕۆژەی کە دەیبینی ئەوەندە گەرمە، ئەو ڕۆژەی کە دەیبینی ئەوەندە ڕۆناچی دەبەخشێتەوە، تیشکەکەی نامینێ، ڕۆناچیەکەی نامینێ، لێ دنیا تاریک دەبی و ئەو ڕۆژە دەپێچرێتەوە لە شوێنی خۆی. لە ئاەتێشتر خوای گەورە دەفەرمێ وەجومیع الشەمس والقەمەر، کاتی خۆی ئەو دنیا هەموو یەک کوتلە بووە، یەک پارچە بووە. لێیە ڕۆژ لەگەر مانگ هەردووچیان وەجومیع دەبنەوە یەک پارچە، تیشتیان نامینێ، هیچ ڕۆناچیەکیان نامینێ و لەگەر یەکتر نامینێتر. لێیە خوای گەورە لە دواییدا دەفەرموێ و لە دواییدا وئیذا النجوم انکەدەڕەت، ئەو هەموو ئەستێرانەی ئاسمان تەمەشا دەکەی، تۆن ملوانکەیەک کەوا تەمەشا دەکەی، یعن چەندەن کە مێرووەک بەداوک وەکرابی، کاتێک ئەو تەسبیحە ئەو ملوانکەی بپسێ هەر هەموو دنکەکانی مێرووەکانی پەرش و بڵاوبی. لە ڕۆژی قیامەتش خوای گەورە دەفەرموێ وئیذا النجوم لە ناکاو دەبینن ئەو ئەستێرانەی ئاسمان هەمویان ئینکەدەڕەت هەڵدەوەرێن، تیشیان نامینێ، لە شوێنی خۆیان دەترازێن. ئەو ئەستێرانە ئەستێرەی وا هەیە چەندین جار لەو زەویە گەورەترە، بەڵام لە شوێنی خۆی دەترازێ و نامینێ و پەرش و بڵاو دەبن نامینێنەوە. وئیذا الجیبال سویڕەت، لەو ڕۆژەدا دەبینن ئەو چیا بەهێزانە، ئەو زنجیرە چیایی وان دەزەبەلاحی گەورە لە شوێنی خۆی سویڕەت دەڕوا، یعنی تەمەشا دەکەی چۆن زۆر جار بورکانێک لە شوێنێک دەبی، ئەو بورکانە ئەو چیایە دەتاوێنتەوە دەیسوێنی ئەوها سوبحان الله وەکو مسی تواوە بە عەردیدا دێتە خوارێ، ئەو چیانە لە شوێنی خۆیان دەڕۆن، یان لە شوێنی خۆیان هەڵدەقەندرێن، ئەو چیانە چیان لێدێ وەکو ورد و خاش دەبی سوبحان الله، وەکو خوای گەورە فەرمێ ويسألونك عن الجبال فقل ينسفها ربي نسفا، خوای گەورە دەیکاتە ورد و خاشی دەکات، نسف یعنی لە ڕەگ و ڕیشەوە هەڵی دەقەرێنی و لە شوێنی خۆی نامینێ، سویڕەت واتە دەڕوێندرێ نامینێتن. وئیذا العشار عطلت، لەو ڕۆژەدا کە ڕۆژی قیامەتە ئەی خەڵچینە بزانن وئیذا العشار ئەو عوشترانەی کەوا عوشتری زۆر بە قیمەتن، عوشتری ئاوسن، لەو ئاوسیەدا لە دەمانجیدان، یعنی مانجی کۆتایین خەریکە بزێت کە زۆر بە قیمەتە لەکن خاوەنەکەی، بەڵام ئەو عوشترانەی کە زۆر خۆشەویستن لەکن خاوەنەکانیان عطلت فرامۆش دەکرێت. کاتێک کە ڕۆژی قیامەت دادێ هەر کەس فریێ حاڵی خۆی دەکەوی، هەر کەس هاواری تیلو حاڵی خۆی لۆیە عطلت کابرا ناپڕژێتە سەر عوشترەکەی، خەمی خۆی تێوە قیامەت داهات هاوار لە بۆ خۆم چم پێشکەش کرد، چ کردارێکی باشم کرد، هاوار لە بۆ ئەو هەموو گوناه و تاوانە، لۆیە عوشترەکانیش فرامۆش دەکرێت، کەس بەلایەنەوەدا ناڕوا. واروها خوای گەورە فەرموێ وئیذا الوحوش حشرت، لەو ڕۆژەدا حتا گیانەوەران، یعنی ئەو ئاژەڵانەی کەوا دڕندن، ئاژەڵی ماڵی نین چێوین، وەکو شێر، وەکو پلنگ، وەکو ورد، وەکو ئەو ئاژەڵانی کەوا ئاژەڵی ئەوها نین کەوا کەوی بن لەگەر مرۆڤ بتانن بژی، ئەوانش حشرت، ئەوانی زیندی دەکرێنەوە سبحان الله. لێیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە هیچ کەسێک مافی لەسەر هیچ کەسێک بەجێ ناهێنرێ، حتا پێغەمبەر دەفەرمێ بزنەکی بە قۆچ، ئەگەر قۆچی شاخدار قۆچی هەبیتن بە قۆچ و شاخەکەی خۆی لە بزنەکی بێ شاخی دابی لە ڕۆژی قیامەتی خوای گەورە تۆڵەی لێ وەردەگرتەوە. لێ وئیذا الوحوش حشرت، ئەو ئاژەڵە گیانەوەرانش لە ڕۆژی قیامەتێ حشر دەکرێن، زندی دەبنەوە دێنەوە ساعی مەحشەر. وئیذا النفوس زوجت، لەو کاتەدا وئیذا النفوس مرۆڤەکان زوجت کۆ دەکرێنەوە، واتە هەر مرۆڤێک لاشەکەی خۆی لەگەڵ ڕوحەکەی بێک دەگەندرێتەوە، ئەو دەبێتەوە مرۆڤێکی ئاسایی بە لاشە و بە ڕوح زندی دەبتەوە دێتەوە ڕۆژی قیامەتێ. یان وئیذا النفوس زوجت واتە هەموو مرۆڤەک جوود دەکرێت لەگەر هاوبیرەکەی خۆی، ئیمانداران لەگەر ئیمانداران، بێ باوەڕانیش لەگەر بێ باوەڕان، زاڵم و ستەمکارەکان لەگەر ئەهلی خۆیان، دنیادار و
ئەوانەی دنیا پەرز بوون لەگەر خۆیان، ئەوانەی تەقوادار و دیندار و خواناسیش بوون لەگە چینی خۆیان هەمووی کۆمەڵ بەیەکەوە حەشر دەکرێن و لە ڕۆژی قیامەتێ بەیەک دەگەنەوە. یان وئیدە النفوس زوویجەت، هەموو ژن و مێردەک وەکو عائیلە و خانەوادە بەیەک دەگەن، وەکو خوای گەورە لە سوورەتی توور دەفەرموێ والذین آمنوا، دەفەرمێ خوای گەورە ئەوانەی ئیماندار بوون واتبعتهم ذریەتهم بئیمان، نەوەکانیان بە ئیمانێکی پتەوەوە لە دوای وان بەردەوام بوون لەسەر دینداری و خواپەرستی، ئەلحەقنا بهم ذریەتهم، نەوەکان بە داک و بابوو باپیرە و باپیرەکانیان دەگەینەوە ئەلحەقنا بهم ذریەتهم، هەر هەمویان بەیەک دەگەنەوە. بزانە اینجا خوای گەورە سوبحانەه وتەعالە دەفەرمێ وئیذا المەوئودەة سئیلەت، لەو کاتەدا ئەو کچۆڵانەی بە ناحەق زیندە بەساڵ دەکران، ئەو کچۆڵانەی کەوا غەدریان لێ دەکرا لە پێش هاتنی ئیسلامەتی، ئەوانە زیندە بەساڵ دەکران، ئەوانە بە ناحەق دەکوژران لەبەروی عورف و عادەتی عەرەبی وابوو، عەرەبەکان وابوو، داگون کچ مای شەرمەزاری و عەیبە، کو دەبی ئێمە کچەکەی خۆمان بدەینە پیاوێک بێتن سەرجێیی لەگەر بکە، ئەوە مای عەیبێ لە بۆمە، بیریان لەوەی نەدەکردەوە بە خۆشیان ژنەچیان هینایە و ئەوانیش زاوای خەڵچینە، یان پێیان عەیب بوو دەیانگوت نابی ئافرەت هەبیتن، لۆیە کچەکانیان زیندە بەساڵ دەکرد، وەکو خوای گەورە سوبحانەه وتەعالە دەفەرموێ وئیذا بشر ئەحەدهم بالئونثى ظل وجهه مسودا وهو كظيم، کاتێک بە یەکەچیان بگوت بە هەواڵیان پێ بدابایە بالئونثى کچێکت بووە، ظل وجهه مسودا، دەموچاوی ڕەشدا دەگەڕە لە حەیفان لە خەفەتان، وهو كظيم پیشی دەخوادەوە دڵی پڕ دەبوو لە خەفەت، يتوارى من القوم، دەچوو لە خەڵکی دادەبڕا خۆی دوور دەخستەوە لە خەڵکی، ئەیومسیکه على هون، یان دەبایە بە شەرمەزاری کچەکەی بهێڵتەوە، ئەم یەدوسه في التراب، یان دەبایە زیندە بەچاڵی بکە و ژێرخاکی بکە و بە زندیتی چاوان کچەکەی ژێرخاک بکە. اینجا خوای گەورە دەفەرمێ لەو کاتەدا ئەوانەی کەوا زیندە بەچاڵی کچەکانیان دەکرد سئیلەت، پرسیاریان لێ دەکرێ بئەی ذەنب قوتیلەت، بە چ تاوانێک ئەو کچۆڵەت کوشت، چ تاوانێکیان هەبوو لەبەر چی ئەوانە کوژران، چ تاوانیان هەبوو. وئیذا الصحف نشرت، لەو کاتەدا کە خەڵک هەموو زندی کرانەوە لە سەعەی مەحشەر ڕاوەستان، اینجا هەر کەسێک وئیذا الصحف صەحیفەی نامەی کردەوەکان هەر هەموو نشرت بڵاو دەکرێتەوە لە ڕۆژی قیامەتێ، ئەو نامەی ئەعمال پرش و بڵاو دەکرێت بە ئەمر و ئیرادەی رب العالمین، هەر کەسێک ئەهلی دەستە ڕاست بی نامەی خۆی بە دەستە ڕاست وەردەگری، هەر کەسێک ئەهلی دەستە چەپ و بێدین و خوانە نازبی بە دەستە چەپی خۆی نامەی کردەوەکانی خۆی وەردەگری، اینجا ئەو نامەی کردەوە دەکرێتە خەناوکەیەک لە ملی دەکرێتن، هەموو ئینسانێکی خوێندەوار و نەخوێندەواریش دەخینتەوە. ئەوە وئیذا السەماء کشطت، وەلەو کاتەدا ئاسمانەکان دادەماڵدرێن، واتە چۆن حەیوانێک کەور دەکرێ سەر دەبڕێ ئەوها پیستەکەی لێ دادەماڵدرێ، ئەوها ئاسمانیش دادەماڵدرێ، یعنی سوبحان الله لەو کاتەدا ئاسمان نامینێتەوە، ئەو ئاسمانە لول دەدرێ، چۆن قاقەزێک ئینسان لولی دەدا لە لایەکی دادنەی ئاوە، والسەماوات مەطویات بیەمینی، ئاسمانەکان لول دراون لە لای دەستە ڕاستی خوای گەورە دادەندرێن. وئیذا الجەحیم سعیرت، لەو کاتەدا جەهەنەم ئاگری دۆزەخ سعیرت جۆش دراوە زۆر گەرم کراوە، وئیذا الجەنەة ئوزلیفەت، لەو لایەش بەهەشت نێزیک کرایتەوە کەوتە بەرچاوی مرۆڤەکان، هەموو ئینسانەکان دەیبینن ئیماندارەکان دڵیان خۆشە ئەو بەهەشتە دەچینە ناوی، کافر و بێ بڕوایەکان سەیری دەکەن ئاخچمان لە دەستە خۆدا ئای گەیشتنت ڕۆژەچی. وئیذا الجەنەة ئوزلیفەت، واتە نێزیک دەکرێتەوە لە مرۆڤەکان، عەلیمەت نەفس ما ئەحضەرەت، لەو کاتەدا هەموو ئینسانێک لەو کاتە دەگاتە یەقینی خۆی، ما ئەحضەرەت بیری دەکەوتەوە، ئەرێ چم ئامادەکرد لە ئەو ڕۆژە، چی ئامادەکردووە ئەو ئینسانە لە ئەو ڕۆژە سەختە لە کردەوەی چاک لە ئیشی باش، چت کرد، چ شتێکت هینا لە ئیمان لە سەدەقا
لە ڕازگۆیی قوڕت بەسەر ئەو ڕۆژەیە تەوبەی تێدا نییە، بەشیمانبوونەوەی تێدا نییە. هیچ کەسێک بەبەر شەفاعەت ناکەوی مەگەر خوای گەور ڕێبداتن. شەفاعەتی لە بۆ کافر و بێدین نییە. ئەو کەسەی کەوا کافر بیتن شەفاعەتی پێغەمبەری بەبەر ناکەوی. اینجا خوای گەورە دەفەرموێ فەلا ئوقسیم بالخنەس، دەفەرمێ سوێند بەو ئەستێرە گەڕۆکانەی کەوا ئەلخونەس واتە بزر دەبن، ون دەبن، یعنی ئەو ئەستێرانەی کەوا کاتێک خۆر هەردێ بزر دەبی و نامینێ. یان فەلا ئوقسیم سوێن ناخۆم بەو ئەستێرانەی کەوا ون دەبن لە کاتی هەڵاتنی ڕۆژ، لەبەرەوەی مەخلووقەتی زۆر گەورە و عەظیمە. ئەلجەواری الکونەس، ئەو ئەستێرانەی کەوا دەسوڕێنەوە لە خولگەکانی خۆیان لە شەودا بە دەردەکەون. ئەلجەوار کەلیمەی جەوار لە جاری هاتووە، یعنی دەڕۆن. ئەلکونەس واتە بزر دەبن و بە دیار دەکەون. والليلی ئیذا عەس، طبعا ئێستا علمی نوێ کەشفی کردیا. ئەلجەواری الکونەس کەلیمەی کونەس لە کەناسەوە هاتووە، یعنی واتە خاوێنکردنەوە، نارێ یعنی جێسگ لێدان. یعنی سوبحانەڵڵا دەرێ ئەو جۆرە ئەستێرانە کاتێک بە دەردەکەون ناو کڕش ئەو هەموو غوبار و ئەو هەموو برین غازاتی خراپ کە بەرز دەبتۆ لە ئاسمان، ئەو ئەستێرانە هەڵیان دەبژە. سوبحانەڵڵا، یعنی وەکو پاککەرەوەی ئەو گەردونەیە. والليلی ئیذا عەسعەس، سوێند خوای گەوردمێ سوێن بەو شەوەی کە تاریکیەکەی ڕوومان تێدەکات. یان بە عەسعەس بە معنەی ئەوەش دێ پشتێکردن، واتە سوێن بەو شەوەی کاتێک کە تاریکیەکەی وردە نامینێ و بەرەو بەیانی دەچین. والصبحی ئیذا تەنەفەس، و سوێن بە کاتی بەیانی، لەو کاتەیدا کەوا بەیانی وردە ڕۆژ بە دەردەکەوی ڕۆناچی دێ. چۆن ئینسانێک کەوا لە حالەتی ئەو بی هەناسەی ڕاوەستابی وردە هەناسەی بێتەوە، کە تەواان ئینسان کە هەناسەی نما هەموو ئەندامەکانی لەشی لە کار دەکەویتن. مرۆڤ کاتێک کە هەناسەی لەو گەڕاوە وردە حەڕەکە دەکەوتە سەر جسم و لاشەکەی. بەیانی جوایە شەو یعنی وەکو ئەوەی ڕۆژی مرداندیە، وردە کاتێکەوە ئەو ڕۆژە هەناسەی دێتن تەنەفەس، یعنی هەناسە دەدا، وردە ڕۆناچەکەی بە دەردەکەوی، ڕۆژ بە دەردەکەویتن. سوێن بە هەموو ئەو شتانە لە بۆچی خوای گەورە سوێندی خوارد فەلا ئوقسیم بالخنەس، سوێندی خوارد والليلی ئیذا عەسعەس، سوێندی خوارد بە بەرەبەیان والصبح ئیذا تەنەفەس. بەچی؟ ئینەه ئەو قورئانە پیرۆزە لەقەول ڕەسوول کەریم، وتە و فەرمایشتی پێغەمبەر نوێنەرێکی ئێمەیە بەدەستی، یعنی واتە ئینەه لەقەول ڕەسوول کەریم، واتە ئەو قورئانە کەلامی خوایە، بەڵام بە چێماندایە بە نوێنەرەکەی خۆمان کە جوبریلە. ڕەسوول نوێنەرێکی زۆر بەڕێز کەریم، کەسێکی ڕێزدار و بە حورمەتە، واتە ئێمە دایتمانە ئەو بەزاری خۆی جوبریل دەیداتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەم بزانە قورئان تەلەقیە، واتە قورئان لە زاری جوبریل لۆ پێغەمبەری هاتیە، لە زاری پێغەمبەری خوش گەیشتێتە سەحابەکان صلی الله عليه وسلم، ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ. لێ قورئان دەبی لە زار لە بۆ زار وەربگیرێتن. ذی قووە، ئەو جوبریلە خاوەنی هێز و دەسەڵاتێکی زۆرە. عند ذی العەرشی مەکین، لەلایەنی ئەو خودایی خاوەنی عەرشە، خاوەنی عەرشی هەرە گەورەیە. مەکین واتە زۆر پلەپایی بەرزی هەیە، خاوەنی پلەپایەکی بەرزە. مەکین یعنی مەکانەت، یعنی پلەپایە. مطاعین، ئەو جوبریلی ئەمینە جێڕایەلە، یعنی کاتێک خوا ئەمرێکی پێ دەکا، ئەویش ئەمر بە فریشتەکانی کە دەکا، هەر هەموو فریشتەکان لە ئەمر و فەرمانی ئەو جوبریلە دەرناچن، واتە گوێڕایەلی دەکرێ. ثەممە ئەمینون، لەکن خوای گەورە لان لە ناو فریشتەکان جێی متمانە پێکراوە، یعنی ئەو جوبریلە ئەمینە. سبحان الله، خوای گەورە وەصفی جوبریل دەکا بەو هەموو وەصفە جوانە. بەڵام تەمەشارەکەی خەڵکەکەیە دەڵێن جوبریل خیانەتی کردووە، نەعوذ بالله. پێچەوانەی دقی قورئان بالضبط خوای گەورە دەفەرمێ ئەمین، ئەوان دەرێن خائین، دەرێن خانە جوبریل خیانەتی کرد، وەکو ئەو شیعە گومڕاو سەل لێ شێواوانە کە دەرێن جوبریل خیانەتی کردێ. دەبایە قورئانەکەی لۆ ئیمامی عەلی بینی ئەو دایکی محەممەدی، نەعوذ بالله. بزانە تەمەشا بکە
چ کارە ساتەکە ئینجا خوای گەوردتمێ وەماس ئەوە باسی جوبریل بوو ئەی خەڵچینە مادام ئەو کەسێک کە قورئانی دەینی جوبریلە ئەوەندە بەڕێزە ئەدی ئەو پێغەمبەرەی کە قورئانی لە بۆ هاتووە چ کەسێکە وەما صاحبكم بمەجنون ئەو کەسێکەوە هاوڵی ئێوەیە کە هاوڕێی ئێوەیە کە لەگەر ئێوە پێکەوە بوون پێکەوە ژیان منداڵی ناو ئێوە بوو کە پێغەمبەری خوایە وەما صاحبكم خوای گەورە بە صاحب ناوی دەبا ئەو کەسێک کە ئێوە لێی نێزیک بوون ڕەفاقەتیتان لەگە دەکرد مەعاملەتان لەگە دەکرد خۆتان ناوتان لێ نابوو صادق الئەمین ئەو کەسە وەما صاحب بمەجنون ئەوە شێت نییە شێتاتی پێوە نەنووسایە شەیتان دەستی لێ نەوەشاندووە کەسێکی عاقڵە هۆشمەندە تێگەیشتووە خۆتان دەیناسن چەند کەسێکی پاکە چەند کەسێکی گەورەیە وەلەقەد ڕەئاه بالئوفق المبین سوێن بە ذاتی خوا بێگومان ئەو پێغەمبەری خوایە جوبریلی بینی لە چێن دەرێ بالئوفق المبین لە ئاسۆ ڕون و ئاشکراکاندا لە ئاسۆکانی ئاسماندا بە ڕۆن و ئاشکرایی جوبریلی بینی وما هو على الغيب بضنين ئەو پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم ڕەزیلی ناکە کەم تەرخەمی ناکە بضنين واتە چروکی ڕەزیلی کەم تەرخەمی ناکە لەو وما هو على الغيب بەرامبەر بەو شتانی کە خوای کە شاراوەیە لە ئێوە خوای گەورە هەر شتێک بە پێغەمبەری خوا لە بۆی ڕوون کاتەوە ڕەزیلی و کەم تەرخەمی ناکە بە ئێوەش ڕادەگەینی لۆ چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمینە مادام ئەمینە دەبی دینەکەی خوای گەورەش بە ئەمانەتەوە بکەینیتن وما هو بقول شيطان الرجيم دەبزانن ئەی بێ باوەڕان ئەی خەڵکی مەککە ئەو قورئانە وما هو بقول شيطان الرجيم قسە و گفتاری شەیطانێکی ڕەجیم نییە لەوانەی کە ئێوە دەتانگۆ وەڵا ساحیرەکان کاهینەکان ئەو یان شەیطانەکان و جونۆکەکانی ئاسمان شەیطانە خراپەکان ئەو قسانە بە پێغەمبەری خوا دەڵێت و ئەویش دەبۆ ئێمەی دەینی فأين تذهبون کەلیمەی فأين تذهبون واتە کەسێک بیر دەکاتەوە وانیا دەرکاکە تو توێ چێن دەرێ فکرت لە چێیە توێ چێن دەرێ هەم بزانە فأين تذهبون بیر و خەیاڵتان بەرەو چێن دەرچووە بیر لە چ دەکەنەوە پێتان وایە ئەو قسەی شەیطانەکانە نابەخوا وەرن بگەڕێنەوە وەرنەوە بیر بکەنەوە لە گەورەی ئەو قورئانە عەقڵ و بیر و هۆشی خۆتان بەکار بینن ئێوە ئەهلی فەساحەتن ئێوە سوارچاکی زمانی عەرەبین دەبیر بکەنەوە بزان ئایا ئەو قسەی بەشەرە ئایا ئەوە قسەی کەسێکە کە شەیطان لە بۆی هینابی إن هو إلا ذكر للعالمين والله أو قرآن هیچ تقنية تنها ذكر يا دوريك وتيك للعالمين كما أي بندو آموشقارية هل للعالمين لبو تيك رايتها نكتنها لبو إيمان داران نكتنها لبو مسلمانا لبو تيك راي بشريات قرآن ذكرى قورية هركسك دستي فيه بقريتن لمن شاء منكم أن يستقيم لو هركسك لأيوة بيوي أن يستقيم ڕێگەی ڕاست و دروست و چاک بگری بەڕاستی ئەو کەسە پێی سەربەرز دەبیتن وما تشاءون إلا أن يشاء الله رب العالمين ئێوە ئارەزووی ڕێگەی ڕاز ناکەن هیچ کەسێک هیدایەتی ئەو قورئانەی وەرناگری مەگەر خوای گەورە سبحانه وتعالى مەشیئەتی لەسەر بی إلا أن يشاء الله مەگەر خوای گەورە سبحانه کە رب العالمینە پەروەردیگاری جیهانە ویستی لەسەر بێ ئەو کەسە هیدایەتی وەردەگری واتە ئینسان دەبێ عەقڵی خۆی بەکارهێنا کاتێک کە عەقڵی بەکارهێنا ئینجا خوای گەورەش ئاسانکاری لۆ دەکاتن بەڕێزان ئەوە ئاخر ئایەت بوو سەبارەت بە لێکدانە و تەفسیری ئایەتەکان ئێستا دەینە تەوەری هەشتەم سەبارەت بە سوود و پەندە هەڵێنجراوەکانی ئەو سوورەتە پیرۆزە یەکەم ئەو سوورەتە بە 12 ڕووداوی زۆر گەورە و سەخت یەک لە دوای یەک باسی ڕۆژی قیامەتی کردووە وەکو سیخورمە و نوقرسا مرۆڤەکان ئاگدار دەکاتەوە ئەی خەڵچینە إذا الشمس كورت وإذا النجوم انكدرت وإذا الجبال سيرت وإذا العشار أبطلت حتى أخيري آيات لدو آيات أولا هم الروددان أي إنسان كان بير بكوا ورد بوا عقلي خود بكار بينا أوانت همون لبيشا أو روج سختن لبيشا بتمايتي
يعني خواي قول سبحان الله بو يعني يقلد وياك وكسي خرميك وكنو قرصيك لمروفا كان دا حتى بينه هوشي خويا خالي دوم لو صورة بيروز دا كارسات ناخوش كان دواي لبين تسوني آسمان وزوي بازكا يعني يكم زار آسمان ناميني إنزا دولا باشا همو أشتان الرود دا بتايبت أواني للصاعي محشر خالي سيم لصورتي بيشو خواي يقول باسي أوي فرموكا لو روجا دا مروف لبر براو دايكو باوكو خيزانو من دالكان الرادكا لو صورة دا باسي اشتقران بها كان دكا كبش جوي دخل حتى حشتر إنسان مالكي ناتبر تساوي واز لهم اشتكان دينيتن خالي توارم خدای گەورە زیندە بەچالکردنی کچانی لە ڕیزی کارەساتە ناخۆش و مەترسیدارەکانی ڕۆژی قیامەت باس کردووە تاوانێکی هەندە گەورەیە لەو ڕۆژی قیامەتە خوای گەورە مەحکەمەکی تایبەتی دادنێ لەو ئەو کەسانەی ئەو تاوانیان ئەنجام داوە خاڵی پێنجەم یەکێشتر لەو کارەساتە ناخۆشانی ڕۆژی دوایی جۆشدانی دۆزەخ و ڕازاندنەوە و نزیکردنەوەی بەهەشتا لەو کاتەشدا مرۆڤ بەهەموو کردەوە باش و خراپەکانی خۆی بیر دەکەوتەوە سوپاسی خوا دەکە لەسەر چاکەکان کە بەهەشتی بە قسمەت بوو ڕزگاری بوو لە جەهەنەم خراپەکارەکان داخ و ئاخیان زیاتر دەبی لەوەی کەوا ئەو بەهەشتیان لە قیس خۆیاندا مستحقی ئەو دۆزەخ خوا پەنامەم بدە یا ڕەبی خاڵی شەشەم هەموو مرۆڤێک شوێنی خۆی دەبینێت لە دۆزەخ و لە بەهەشت لەوەی تاکو شکری خوا بکە باشەکان و ئەوانەی خراپن حەسرەت و نەدامەت و پەشیمانیان زیاتر بی خاڵی حەفتەم خوای گەورە پەیامەکەی خۆی و نوێنەری پەیامەکەی خۆی کە جوبریلە و پێغەمبەرەکەی خۆی کە محەممەد المستەفایە بە پاک و بە ئەمین و هەروەها بە ئەمین لە قەڵەم داوە خاڵی هەشتم کۆتایی و دوا ڕۆژی مرۆڤەکان گەڕانەوەی بۆ لای خوای گەورە ئینجا لە دەرەنجامی کۆتاوی یەکجارەکی خۆی دەبینێتەوە مەسیر و عاقبەتی ئەو ئینسانەی یان بەرەو بەهەشتێکی هەتا هەتاییە یان بەرەو دۆزەخێکی هەتا هەتاییە لە بۆ کافرەکان خاڵی نوێم خوای گەورە هەڵبژاردننی ئاین و نوکستۆتە ژێر دەستی مرۆڤەکان خۆیان خوای گەورە وما تەشاؤون لۆ خۆت کاکە خوا عەقلی دایێ بەو عەقلە بیر بکەوە فەئەینە تەذهەبون عەقلت بەرەو چێندە دەڕوا بیر لە چی دەکەیەوە بەتەمای چی داکت بابت باپیرت خزم و کەست ئەوانەی مردن ڕۆیشتن ئەتوو بەتەمای چی یعنی تو نامری هەرفی بیر لەوەندەی بکەوە لۆیە خوای گەورە باسی ئەوەی دەکە هەموو مرۆڤک سەرپشکە لە هەڵبژاردننی بیر و باوەڕی خۆی تەوەری نۆیەم بابەتێکەیە ڕێگرتن لە منداڵبوون و وەچەخستنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بابەتێکی ناوناوە بە زیندە بەساڵی نهێنی ناو بردووە وەک کاتێ پرسیاریان لە پێغەمبەری خوا کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئایا دروستە پیاوێک بچێتە لای خێزانی خۆی بەڵام لێ نەگەڕێ ئاوی شەهوەتی تۆیەکەی لە بخاتە ناو ڕەحمی خێزانەکەی یعنی تۆیەکەی لە دەرەوە فڕێبدا دروستە یان نا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە زیندە بەچاڵێکی نهێنیە طبعا عزل لێرە پێغەمبەری خوا مەقسەدی پێچێ لێرە زیندە بەچاڵێکی نهێنیە یعنی شتێکی باش نییە ئینسان بیکە بەڵام ئەگەر لەبەر ناچاری عزل طبعا دروستە ابن مسعود دەفەرموێ كنا نعزل والقرآن ينزل ئێمە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عزلمان دەکرد واتە سەرجەییمان لەگە خێزانی خۆمان دەکرد ئاوی شەهوەتمان لێ نەدەگەڕین بستە ناو ڕەحمی خێزانەکەمان لە دەرەوە فڕێمان دەدا لەو کاتەشدا قورئان دادەبەزی معنای چێ لەو کاتدا قورئان دادەبەزی یعنی ئەگەر شتێکی حرام بە خوای گەورە پێغەمبەری لێ ئاگادار دەکردەوە بە ئاەتی قورئان حرام دەبوو کەواتە ئەو جۆرە ڕێگرتن لە منداڵ دروستە طبعا ڕێگرتنش لە منداڵ لە بۆ تەنظیم سیستەم دانانی یعنی ڕێخستنی ژمارەی منداڵەکان دروستە بەڵام وەکو بنبڕکردنی حرامە دروست نییە بە هیچ شێوەیەک بەڵام کابرا مەسەرەن تەمەشا دەکاتن منداڵێکی عەز دەکا 3 ساڵ 4 ساڵی بکەوتە بین ئەو دە منداڵەکەی بیرۆ لۆی هەتا منداڵەکە لە خەمبستە دەرێ داچیان ئەوەندە زۆر ماندی نەبیتن و هەروها ڕەنگە جێگا و ڕێگا ئەو بابەتانش تەئسیری هەبیتن ئەو ڕێخستنی منداڵ شتێکی دروستە هیچ ئیشکالی تێدا نیە والله أعلم والسلام عليكم ورحمة الله وبركاته